بەڵێ ئازیزانم کاتەوە و هەموو کاتێکتان شاد و بەختەوە بێت. ئازیزان جارێکی تر یاریەکانی جامی ئەوروپا هی ساڵی 2020 لە ئەوروپا دەست پێ دەکاتەوە. جا دەبێت ئێستا ئێمە وەکو دەزانین لە ساڵی 2021 کاین، بەڵام ئەم جامەی کە ئێستا ئەنجام دەدرێت هی ساڵی 2020 و ناوی لێنراوە جامی ئەوروپای ساڵی 2020 بۆ شیکردنەوەی یاریەکان و بۆ زیاتر تاوتوێکردنی تیمەکان و هەڵسەنگاندنی ئەم تیمانەی ئەوروپا لە جامی تۆپی پێی ئەوروپادا دەچینە لای ناوبژیوانی نیشتیمانی کاکدانا حەمەکەریم لە بەلجیکاوە لەگەڵمانە. کاکدانا جارێکی تر سپاس دەکەین کە هاتیتەوە لامان بۆ هەڵسەنگاندنی یاریەکانی تۆپی پێی جامی ئەوروپا. زۆر سپاس زێرۆخان، ڕێز و خۆشەویستیم بۆ بەڕێست و بۆ ئامادەکاری بەرنامەکەمان هەیە و بۆ دەرهێنەری بەڕێزیش. سپاس. کاکدانا دەمەوێت با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. دەزانین ساڵی ڕابردوو ساڵی 2020 دەبوو جامی ببوورە جامی ئەوروپا ئەنجام بدرایە، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ئەم یاریانە ئەنجام نەدرا و ئێستا یاریەکان ئەنجام دەدرێت کە ناوی لێنراوە جامی 2020. باشە هەر بۆچی ناویان نەنا 2021؟ یعنی ئەمە تۆزێ چۆنەڵی کارێک ناکا کە خەڵکی سەریان لێ بشێوێ ئێمە لە 2021 کاین و باسی 2020 دەکرێت. بەڵێ دەست خۆش ڕۆخان، ڕاستە فەرمی خۆی ئەم پاڵەوانێتی هەروەکو جەنابەت لە سەرەتا ئیشارەتە پێکرد، پاڵەوانێتێکا بۆیە ساڵی پار بەڕێوە بچوایە، بەڵام بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و بڵاوبوونەوەی و تەشەنەکردنی لە هەموو جیهان و لە ئەوروپا، بۆیە پاڵەوانێتەکە دواخرا بۆ ئەم ساڵ بڵێن بۆ 2021. بەڵام بۆیە ناوی هەر ئێرۆی 2020 چکار بەڕاستیش ئەمە ئێرۆی 2020 بەس لە 2021 بۆ ئەوەی ئەجەندەی ڕێکخستنی ئەم پاڵەوانێتیە نایگۆڕن. مەسەلەن ئێستا لە جیاتەوەی 4 ساڵی تر بێت، 2 ساڵی با بڵێن 3 ساڵی ترە بە هەمان شێوە ئەمێنێتەوە. کەواتە جامی داهاتوو لە ساڵی 2024 ئەبێت لە بریەوەی لە ساڵی 2025 بێ. بەڵێ بەڵێ باشە کاکدانا دەمەوێت پرسیارێکی تر بکەم. هەندێک لە پاڵەوانێتەکان تەنانەت ینی فوتباڵی ئەمریکاش لە هەنێ حاڵەتە بەڕێوە چوو، بەڵام بەبێ هاندەر. ئەمەش ڕای جیاواز هەیە لەسەر هەبوونی هاندەر لە ناو با بڵێن ساحەکانە. دەمێت ئەو پرسیارە بکەم، باشە جگە لە ڕەهەندە ئابوووریەکەی کە گرنگە بۆ مەسەلەی لەلایەن ڕەهەندی ئابوووریەوە بۆ مەسەلەی تۆپی پێ و پشتیوانی کردنی تیمەکان، جگە لەوە بابەتی هەبوونی هاندەر لە ناو یاریگەکانە چەندێک گرنگە بۆ یاریزانەکان؟ بەڵێ هێرۆخانەرۆکو بەڕێزیشت فەرموو بە دڵنیایەوە باری ئابووری ئەگەر لێکی بیتەوە هەم یانەکانی ئەوروپا و هەم هەڵبژاردەکانی ئەوروپا زەرەر و زیانێکی زۆریان پێکەوتووە و ئەو تام و چێژەی کابوو. بەڵام ئەوەی کە ئێستا لە 2021 کە جێگای دڵخۆشیە ئەوەیە کە ئێستا ڕێگە دراوە بە بەشێک لە هاندەران. بۆ نمونە لە یاریەکەی دوێنێ یاری ئیفتتاح کە لە مەلعەبی ئۆلۆمپیکۆ لە ئیتالیا بەڕێوە چوو، نزیکەی 16,000 هاندەر ئامادە بوو و لە دانیمارک ئەمڕۆ ئێستا ئەم دەقەیە کە یاری دانیمارک و فینلاند لە 18,000ەوە کردیان بە 25,000 هاندەر. واتە با بڵێن لەبەر ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا و ئێستا وەزعی کۆرۆنا لە ئەوروپا بە شێوەیەکی گشتی بەرەو کەمبوونەوە ئەڕوات و هیوادارم باشتریش ببێت. بۆیە ئێستا تا ڕادەیەک ڕێگە بە هاندەر دراوە. بەس ئەوەی کە جێگەی سەرنجیشە ئێرۆخان، ئێمە مادەم هەر لە سەرەتای دەستپێکردنی باسی ئێرۆی 2020 دەکەین، ئەم پاڵەوانێتیە یادی 60مین ساڵی بەڕێوەچوونی ئەم پاڵەوانێتیە بوو. لە ساڵی 60 دەستی پێکرد بۆ 2020 یادی 60مین ساڵی بوو. بۆ ئەو یادا بڕیاریاننا لە جیاتی ئەوەی لە دەوڵەتێک یا لە دوو دەوڵەت بەڕێوە بچێت، بڕیاریاننا ئێستا ئەم پاڵەوانێتیە لە نزیکەی 12 مەلعەبی 12 وڵاتی جیاواز، مەسەلەن لە بەشێک لە یاریەکان لە ئیسپانیا، لە ڕۆما، لە بۆدابێست، گلاسکۆ، دبلن، باکۆ، تەنانەت لە ئازەربایجان یاری بەڕێوە هاچێت. و بەداخەوە وڵاتی بەلجیکاشی تیا بوو، ئەوایە لە برۆکسلی ژیارەکان بەڕێوە بچوە. بەڵام برۆکسل کێشەیەکیە، کێشەکەی ئەوەیە زۆر جار من دوێنێش لە بەرنامەیەکە ئیشارەتم پێە هەروەکو خوا لێ خۆشمام جەلال وتی برۆکسل وەکو کەرکووک وایە،
چۆن لە کەرکووکە لە بینی کورد و عەرەب و کەمەنەتەوایەتەکانەوە برۆکسل هەمان کێشەی هەیە لە بینی فلامیەکان و فەڕەنسی زمانەکان و لە بینی ئەوانی تر ڕێک نەکەوتن لەسەر ئەوەی مەلعەبێکی تازە دروست بکەن بەلەدەی برۆکسل ڕێگای نەیە بۆیە بەداخەوە ئێمە وەکو بەلجیکا تەوان بۆ ئێمە بەلجیکا یەکێکە لە پێم وابێتی مەسەرێکیەکانی باڵێن ئەم جامەش چونکە بەلجیکا ئەگەر بگەڕێنەوە بۆ جامی جیهانیش لە ساڵی 2010 یعنی ئاستێکی زۆر باشی نیشاندا. بەڵێ ڕاستە فەرمووی بەلجیکا لە ساڵی 86ەوە کە پلەی چوارەمی بەدەستێنا لە جامی جیهانی ئەنجامێکی زۆر چاوەڕوان با بڵێن زۆر باشی نەبوو هەتاوەکو بەڕێزی شارەتی پێ جامی جیهانی ڕابردوو کە توانی پلەی سێم بەدەستبێنێ و ئێستا هەموو جمهوری بەلجیکا و هاندەرانی هەڵبژاردەی بەلجیکا و وەرزشکاران و با بڵێن شیکەرەوە وەرزشەکان چاوەڕێی ئەوە ئەکەن ئەم جیلەی کە ئێستا هەیە ئیتر لە هازار دەبرانە با بڵێن لوکاکۆ ئەکسلوچل یەکێک لە باشترین گۆڵچەکانی جیهان ئەبێت ئەم جیلە ئەوەیە کە بتوانن پاڵەوانێتیەک بەدەست بێنن چونکە وەکو ئێستا کاتێتی بەڵێ کاکدانا بە دوای دێنەوە سەر مەسەلەی ئاستی تیمەکان باس لەوە ئەەکەم بەڵام ئەمەوێ پێش ئەوە ئاماژە بۆ بکەین لە جامی جیهانیدا لە ساڵی 2010 بۆ یەکەم جار ڤار یاخود ئەتوانین بڵێن چاودێری ڤیددیۆیی بەکارهات لە یاریەکانە دەمەوێت بزانم لەم جامەی ئەوروپا ئێستا ڤار بە چ شێوەیەک بەکاردێ هەر بەو شێوەیە ئەو کاتە بەکارهاتە بووە پێشوەچوون ڕووی داوە لە بەکارهێنانی ڤاردا چونکە ئەو کاتەش هەندێک ڕخنە هەبوو لەوەی کە چۆن با بڵێن بەکارهاتووە لە هەندێک شوێنە هەندێک پەناڵتی هەبوو کە حسابی بۆ نەکراوە یاخود نەبینراوە ئەمێ بزانم لەمەیانە چۆنە. بەڵێ هێرۆخان ڕاستە فەرموویت با بڵێن لە ئەوروپا لە دوای جامی جیهانی لە ساڵی 2019ەوە لە ساڵی 2019ەوە ڤار لە ئەوروپایە بەکار هاتووە بەکاری ئەهێنن لە هەموو پاڵەوانێتیەکان ئێستا بڵێ ببوورە هێرۆخانەوە کوڕەکەم شتێکی زۆر زەروري پێوتم نا ببوورە هینێک ڕوویە بەداخەوە دڵوەستانێک لە یاریەکەی دانیمارک و فینلەندا ڕوویە ئێستا جەڵدەیەکی دڵ لە یەکێک بەڵێەوە تا ئەوە بەداخەوە جمهور هەمووی دەستکردۆ بە گریان و مووەستا یاری بەداخەوە کاکدانا زانیاریت هەیە کە کام یاریزانی کام لە تیمەکان دانیمارک و فینلەندا پێم وابێ یاریەکەن فینلەندایە یەکێک لە یاریزانەکانی دانیمارک ئەوە بەداخەوە تووشی دڵوەستانێک بوو جمهور بەداخەوە یاریزانەکان هەموو بێگومان لە کاتی یاریە لەم شتەکە هینە زۆر بڵێ دەمەوێت باسی یاریەکەوە لە خولەکی پێنجەمێتی ئێستا ئێستاژی خاڵێک بەدەست نهاتبوو با بگەڕێنەوە سەر بابەتی ڤار و دەگەڕێنەوە سەر ئەوش بزانین هەواڵەکان چیڵێن و چی ڕوویداوە ئەوە لەبەرەوەی ئەوەش پەیوەندی بە یاریەکەوە هەبوو بەڵێ بێگومان بەڵێ بەنسبەت ڤارەوە کوتم لە ئەوروپا لە ساڵی 2019ەوە سیستەمی ڤار دوای لە جامی جیهانی بە شێوەیەکی ڕسمی بەکارهێنرا لە ئەوروپا هەتا ئێستا لە 453 یاریە ئەم با بڵێن لە 453 یاری سیستەمی ڤار بەکار هاتووە و لەو 439 یاری 139 هەڵەی ناوبژیوانان سیستەمی ڤار ڕاستی کردوتەوە بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە بۆ ئەم پاڵوانێتی هێرۆخان ئەوەیە کە سیستەمی ڤار عادەتەن با بڵێن گروپی ڤار لە هەمان یاریگا ژوورێکیانە بێت و لێەوە سیستەمی ڤار بەڕێواچێ بەڵام بۆ ئەم پاڵوانێتێ ببوورە بە شێوەیەکی موحد لە شاری نیۆنی فەڕەنسا لە مەقەڕی یەکێتی تۆپی پێی ئەوروپاوە سیستەمی ڤار هەمووی لێەوە بەڕێواچێت بۆ یەکەم جار سیستەمەکە لە ناو مەلعەبەکانەوە بەڕێوە ناچەوە کوتم لەبەرەوەی 12 وڵاتی جیاواز پاڵوانێتێکە بەڕێواچەیە نەیانەتوانی کە لەو وڵاتانە هەمووی سیستەمی ڤار دروستکەن و کامێرەوە لەبەرەوە بە شێوەیەکی موحد لە هەموو یاریەکان
هەموو گروپی ڤار هەموو ناوژیانەکانی ڤار لە شاری نیۆنی سویسراوی سیستەمەکە بەڕێوابن. بەڵێ باشە کاکدانە با بینە سەر هەڵسەنگاندنی هەرچەنە ئێستا زۆر زووە کە ئەمڕۆ دووەم ڕۆژی ئەو پاڵەوانێتیەیە، بەڵام دەمەوێت بە لە بەرچاوگرتنی ینی ئەوەی کە یاریە کە دوێنێ بینیت دوێنێ یاریەک لە نێوان تیمەکانی ئیتالیا و با بڵێن تورکیا بوو و ئیتالیا توانی بە 3 گۆڵ بەرامبەر بە تورکیا سەرکەوێەوە هەروها هەر ئەم ڕۆژ دوو یاری بەڕێوە چوو ئەوە یاریەکان ئەم بەیانەکە لە نێوان واڵس و سویسرا بوو لەوێ سویسرا توانی بە گۆڵێک سەرکەوتن بەدەستبێنەوە ئێستاش یاریەک بەڕێوە ئەچێ لە نێوان دانیمارک و فینلەندا کە بەداخەوە لەوە ئەچێ ڕووداوێکی ناخۆش لە نێو یاریەکە ڕوویدا بێ و یاریەکە ڕایگیراوە لە ئێستاە. بەڵام دەمێت بزانم ئاستی تیمەکان چۆن ئەبینی بۆ نمونە ئیتالیا یەکێکە لەو تیمە سەرەکیەکانی هەمیشە وەکو چۆنەڵی تیمێکی سەرەکی بۆ تۆپی پێدانراوە، دوێنێ ئاستیان چۆن بوو ئیتالیا؟ بەڵێ هێرۆخان ئەوەی کە ئەم پاڵوانێتی جیا ئەکاتەوە لە پاڵوانێتەکانی تر چاوەڕێی ئەوە ئەکرێت جاران زۆر جار ئەمانزانی کە تیپێک دوو تیپ ئاستێکی زۆر بەرزی هەیەوە زۆر مڕەشەح بوو، بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە بۆ ئەم پاڵوانێتی ئەوەیە چەند تیپێک لە ئاستێکی زۆر زۆر بەرزان کە یەکەمیان تیپی فەڕەنسایە بەو هەموو ئەستێرەی کە هەیەی لە ئەمپاپێک کە لە پاریسان جەرمانی یاریەکە و لە پۆگبا کە لە بەریتانیا یەک قەوسم دێت کاکدانە یەک ئاماژە بە یەک شتکەم بێگومان دەزانین کە فەڕەنسا جامی جیهانیشی بردەوە لە ساڵی 2010ەوە ئەو کاتەش دەگوترا کە فەڕەنسا لەبەر ئەوەی تیمێکی گەنجی هەیە ئەگەر ئەم جامە بباتەوە یعنی بۆ چەند ساڵێک ئاوا لەو ئاستە بەرزەیە بەردەوامە بێت. دەمەوێت بەس ئاماژە بەوە بکەم کە لەوانەیە ینی لەمەش با بڵێن شیانی ئەوەیە ئاستێکی باش نیشان بدات. بە دڵنیایەوە هێرۆخان فەڕەنسا ئەتوانم پێ بڵێم یەکێکە لەو هەڵبژاردانەی کاتوانم بڵێم لە پلەی یەکەمە چاڕوان ئەکرێت هەرچەنە تۆپی پێ خۆشی تۆپی پێ ئەوەیە کە تەنها لەسەر وەرەقە با بڵێن لەسەر وەرەقە باشترین تیپی ئەم پاڵوانێتیە فەڕەنسایە. لە دوای فەڕەنساوە بەلجیکایەت ئیسپانیایەت پورتوغالیەت کامانە هەموو تیپی باشن ئەڵمانیایەت لە هەمان کاتە ئینگلتەرایەت ئەمانە هەموو ئاستەکانیان ینی ئەزانی چۆن ئێرۆخان بە تایبەتی لە ئەوروپا کە ئێستا نیشن لیگیشان دروست کردووە. نیشن لیگ ئەو لیگەیە کە تیپی با بڵێن یا دەستان خۆش بێەوە ئەو حادیسەیە کە کاکفرا دوابزانام داینا دەستی خۆش بێت ئەو جڵدەیە کە یەکێک لە یاریزانەکانی دانیمارک بوو. بەڵێ هەروەکو وتم تیپەکان ئێستا بە بۆنەی نیشن لیگ کە دائیمەن لە جیاتی ئەوەی یاری و دی بکەن تیپەکان پاڵوانێتیان بۆ کردوونەتەوە ئەو پاڵوانێتیان کردو بە چەند ئاستێکەوە ئاستی یەک ئاستی دوو ئاستی سێ ئاستی چوار. ئەمە وای کردووە کە ئاستی تیپەکان بۆ نمونە یەکەمی گروپی ئاستی چوارەم یەت بۆ ئاستی سێم لەوێەوە یەتە خوارەوە لە ئاستی یەکەمەوە یە بۆ دووەم یعنی وایان کردووە کە ئێستا بە تایبەتی لە ئەوروپایە هێرۆخان وایان کردووە کە پاڵەوانێتیەکە بە شێوەیەکی گشتی تیپەکان ئاستیان زۆر بەرزە زۆر. ئێمە ئەگەر سیرکەین لە ساڵی 92 تیپی دانیمارک وەکو میوان بانکرا یەکێک لە تیپەکان دەرکرا بە بۆنەی شەڕی یوگۆسلاڤیەوە دەرکرا تیپی دانیمارکیان وەکو میوان بانکرد لە دوا لەحظەیە بەڵام لەو کاتەیە توانی پاڵەوانێتێکە بەرێت بوو بە پاڵەوانی ئەوروپا بەس ئێستا تۆزێک ئەوە کەم ڕوئەیات کەم ئەو بە تایبەتی ینی با بڵێن تیپەکانی ئەوروپا وڵاتانی ئەوروپا ینی گرنگیەکی یەجگار زۆر بە تۆپی پێ ئەدرێ لەوێ و هەروەها لە کاتی جامی جیهانیشە کە هەموو وڵاتانی جیهان بەشدارن لەو کاتەشا کە دێتە سەر یاریەکانی وڵاتانی ئەوروپا یاریەکان زۆر گەرم و گۆرترە ئەبێت ینی هەمویان چۆنەڵی بەرهەڵستێکی زۆر هەیە لە یاریەکانە. ڕاستە فەرموویت لەبەرەوەی ئەروەکو بەڕێزیشت ئەزانی قاڕەی ئەوروپا بەبوونی ئەو هەموو هەڵبژاردە ئێستا بۆ نمونە تیپەکانی ئەمریکای لاتین ئەوانیش تیپی باشیان هەیە بەڵام ژمارەکان کەمە دەتیپن لەو دەیە بۆ جامی جیهانی بەڵام ئەوەیە وەکوتە مێرۆخان ئەم پاڵوانێتیە ئەوەی کە جیای ئەکاتەوە ینی بەداخەوە ئەم ئەرۆکوتمان زۆرفی کۆرۆنا ئەوە کە ئێستا ساڵێک دواخرا پاشان ئازبەرزی تیپەکانە و لەگەڵ ئەوەشە منەمێ ئیشارەت بەوەش بە مێرۆخان ئەم
پاڵەوانێتیە ئاستی ناوبژیوانەکانیش زۆر بەرزە بە تایبەتی ڕۆک وتمان بەبوونی سیستەمی ڤار هەڵەی ناوبژیوانان تا ڕادەیەکی زۆر کەم کراوەتەوە و کەمەکرێتەوە هەر بۆ نمونە لە یاریەکەی ئەمڕۆ لە یاریەکەی سویسرا و وێڵز بە ئەوەشم بەسەر نەچێت هێرۆ خەمام بزانم ئەنجامی یاریەکە بمبورە بە هەڵەوتت 1-1 بوون نەک 1-0 سویسا نەیبردەوە 1-0 بوون هی عفو 1-1مانەوە بەڵێ بوون بە 1 دوایی بەڵێ ئەجا ئەوەیە هێرۆخان هەروکوتم ئازبەرزی ناوبژیوانانیش لەم پاڵەوانێتیە زۆر دەوریە و بە تایبەتیش کە بەبوونی سیستەمی ڤار بەڵێ بەڵام کاکدانە هەندێک کەسیش دەڵێن ینی من بۆ خۆم وەکو چۆنەڵی بە شێوکی کلاسیکی کەسەری یاریمانە کرد هەندێک جار ڕاست بوو کە ناوبژیوانەکە شتێکی نەئەبینی یعنی ڕاستە لەلایەکەوە ئەمە هەڵەی ناوبژیوانە بەڵام لەلایەکیشەوە بەشێک بوو لە تام و چێژی یاریەکانی تۆپی پێ کە هەنێشت بەسەر ناوبژیوانەکە تێپەڕە بوو یا جاری وا بوو سیرەکەی پەنالتیە بەڵام نەئەبینجا نەئەگیرا پەنالتێکە ئەمە هەمووی تام و چێژێکی تایبەتی دابوو بە یاری تۆپی پێ تۆ پێدوانیە ئەم سیستەمی ڤارە ئیتر وای لێکا شتەکە وەکو چۆنەڵی ستاردی ئەکاتەوە بەدڵنیایەوە هێرەخانەوەی کە جەنابە باسێ کرد ئێستا بۆ نمونە من زۆر جا باسی و نمونەیەکەم بۆ نمونە لە جیلی ئێمەوە هەتا ئێستش باسی گۆڵەکەی خوارێ خۆشببوو مارەدۆنا هەکرێت کە بە دەستکردی لە ساڵی 86 یانوەکو جەناب دەڵێ ئەگەر لەو کاتەیە سیستەمی ڤارە بواە وەکو ئێستا تاو حڵاتەکە ڤار گۆڕی و بەسەرچوو بەڵام هەتا ئەم دەقێش لە ساڵی 86 تا ئێستاوە چەندین ساڵی بەسەرا ڕۆژەوە ویان هەر لە پاڵەوانێتی جامی جیهانی ئینگلتەرا گۆڵێکی لە ئەڵمانیا کرد تۆپەکە تقریبان 30 بۆ 40 سانتیم لە ناو گۆڵا بوو بەڵام ناوبژیوان و یاریدە دەرەکەی نەیان بینی هەتا ئێستش باسیەوەکرێ بە دڵنیایەوە ئەگەر وەکو ئەوە سەیری بکەی منیش ئەڵێم خۆشی تۆپی پێ وەکو ئەوە نەماوەکە ئەوسا با بڵێن بە تایبەتی مناقەشە و دروستکردنی ئەوەی کە گوایە مەسەلەن وەکو جەنابە وتێ هەڵەی ناوبژیوانان بەشێک بوو لە یاری ئێستا بە سیستەمی ڤار هەتا ڕادەیەکی کەم بڵێن هەتا ڕادەیەکی زۆر ببوورە ئەو ئاستا با بڵێن ئەو مناقەشانە نەماوە و یاخود کەم بۆتەوە ئێستاش ببوورە ئێستاش بە بەکارهێنانی سیستەمی ڤار لە هەندێک خولەکانە و لە هەندێک دەوڵەتە هەتا ئێستا نەگەشتوتە ئەو ئاستەی کە ئەمان مەبەستیانە بەڵام هەر ئەوەیە بۆکوتم بوونی باشترە بۆ ئەوەی حەق ئەگەڕێتەوە بڵێ بەڵێ کاکدانە دەمەوێت ئەمە بکەمە دوا پرسیارم ینی لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک کەرەنتینە و هەروەها کۆتوبند و سنووردارکردنی یاریەکان و ئەم شتانە لە سەرانسەری جیهان و بە تایبەتی لە ئەوروپاش ڕوویاندا با بڵێن ساڵێک چەندێک کار ئەکاتە سەر ئاستی یاریزانێک بۆ ئەوەی کە بتوانێت لە پاڵەوانێتەکەدا بەشدار بکە ینی تۆ پێت وایە یان شارەزان لەو بارەیەوە چیەڵێن ئەو ساڵی کە بەسەرمان برد چەندێک کاری کردوتە سەر ئاستی یاریزانەکان بەدڵنیایەوە هێرۆخان نەرۆکو بەڕێزشت فرمود ئەوەی کە شارەزایانی بواری با بڵێن تۆپی پێ بە تایبەتی ئەمە باس تۆپی پێەکەین ئەو ئیسابانەی کە ئێستا ئەیبینی ئەو پێکانانەی کە یاریزانەکان بە زۆری ئەبینیت پێکانێکی زۆریان تووشەبێ پێکانی قورسیان تووشەبێ ئەنجامی ئەو فترێ زۆرەیە کەوەستا هەرچەندە لە ئەوروپایە لە دوای ئەوەی کە کارنتینی یەکەم کرا و زۆربەی خولەکان وەستێنرا بەس لە دوای چەند مانگێکی مابوو لە کۆتایەکانی بوو خولەکان بە زۆری بەڕێوە چوون بەڕاستی خولەکان بە زۆری بەڕێوە چوون بۆیە ئێستا ئەوەی هەیە هێرۆخانەرۆکو وتمان ئاستی تاسیری کردووەتە ڕادەیەکی زۆر تاسیری کردە سەر با بڵێن ئاستی یاریزانەکان لە سەر هەڵبژاردەکان بەڵام هیوادارم پاڵوانێتێکی باش ببینین بەداخەوە بزانام یاریەکەی دانیمارک و فینلەنداش بە بۆنێ و حادسی باسمان کرد وەستێنراوە بەڵێ کاکدانا زۆر سپاس دەکەین بۆ بەشداریت و لێرەشدا دێنا کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەکانی داهاتوومان زانیاری زیاتر لەسەر ئەم پاڵەوانێتیە شیەکەینەوە هەروەها لە پاش بەرنامەکەش هەوڵدەین کە زانیاری زیاتر لەسەر ئەو یاریە کە ئێستا بەڕێوە ئەچێ و وەتیایدا یاریزانێک
تووشی ئەوە بوو بێ و نازانی جارێ وردەکاری ڕووداوەکە چۆن بۆ چونکە ئێمە لە کاتی بەرنمێکی ڕاستە خۆیان بوون کاتێکە ئەو بە ڕووداوە زۆر سپاس کاکدانا زۆر سپاسی بینەرانەکەین کە بۆ ئەم ماوەیە لەگەڵماندا بوون هەر شاد و سەرکەوت زۆر سپاس بۆ ئێوە شێرۆخان سپاس دەستان خۆش بێ